کوشتنا قاسم سلەیمانی دەنگ ڤەدانێک جیهانی هەبوو و هەر کەس هزرا کارڤەدانە ئیرانی دیکە وێ کەنگی بە لوکوی دەرێ بە و چاوە بە ئارش ساڵح نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا باشترین کەسە وەڵامی ئەم پرسیارانە بدە کاکار زۆر بەخێربێی پێش ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەیت دەمویست پرسیاری ئەوە بکەم ئامادەبوونی ملیۆنان کەس لێ پێشوازی تەرمەکەی قاسم سلەیمانی لە ئێران نیشانەی ئەوەیە کە زۆر ئەمریکایان وا دەڵێن کە سلەیمانی کوژرا و زۆر خەتەرترە لە سلەیمانی لە ژیاندا. بە باوەڕی منەوە تەنیا جۆرێک لە هەست و سۆزی مەودادارەواتە ماوەیەکی ترە و هەست و سۆزە کە لە ناو ئەویش لە ناو لە ڕاستیدا تەنیا لایەنگرانی حکوومەتی کۆماری ئیسلامی و هەست و سۆزە بە شێوەیەکی ماوەدار دروستکراوە هەروەها لە بیرمان نەچێتەوە ئێمە لەگەڵ حکوومەتێکدا تەرەفین کە من پەیوەندیم بۆ لەگەڵ کوردستان لەم چەند ڕۆژەیە ڕابردوودا بە زۆر خەڵکیان بردووە بۆ ئەو پێشوازیکردن لە جەنازەیە لە ڕاستیدا ئەو دوو فاکتورە پێمان دەڵێت کە ئەو شتێکی زۆر زۆر جددی نییە یەکەمەوەی کە ئەو هەست و سۆزێکی مەودادارە گرنگی بە باوەڕی من ئەو کوشتناوە یەکە دوای ئەوەی کە ئەو هەست و سۆزە دەنیشێتەوە ئێران ئیتر ئەو کارتەی پێنامێنە کە یاری پێ بکات وەکو تەبلیغات ئێران ڕوبڕووی ئەوە دەبێتەوە کە بڕبڕەی پشتی سیاسەتی دەرەکی ئێران لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین شکاوە بەشێکی زۆر لە سیاسەتی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوین پەیوەندی بوو بە قاسمی سلێمانی و پەیوەندیە شەخسیەکانی کە لەگەڵ کەسانی جیاواز لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین لە عێراق و سووریە هەیبوو بۆیە لە ڕاستیدا ئێران زەربیەکی زۆر زۆر گەورەی لێکەوتووە کە دوای چەند لەوانەیە هەفتی ڕوون ببێتەوە بۆیش هەڕەشە دەکە کە وەڵام دەداتەوە بەڵام هەر کەسێک پرسیاریەوە دەکا وەڵامەکە چۆن دەبێت لە چۆندری بکەی ئەوە پرسیاری 20 میلیۆن دلاری ڕاستیەکەی دەزانی پرسیارێکی زۆر زۆر گرینگە کە ئەمریکایەکانیش خۆی بەدوایدا دەگەڕێن ئێران هەندێک ئەسەتی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوین و بگرە لە دەروی ڕۆژهەڵاتی ناوینیشدا لە بۆیەنە ئامریکای لاتین لە شوێنای لە ئەوروپا لە ئاسیا ئیمکانی ئەوەی هەیە کە ئێران لە هەر شوێنێک لە شوێنانە دەست بە کاریوا بدات دەست بە کارێک بدات کارێکی تێروریستی کە زەبرد لە ئەمریکا بدات تەنانەت ئەگەر ئێوە چەند ڕۆژی ڕابردوو نازانم لێرە هەستان پێکردوویانە من بە تەواوەتی هەستم پێکردووە دیومە کە باری ئەمنی لێرە تۆزێک پرستر بووە بۆ وێنە ئێرانیەکان کە دێنەوە مەودایەکی زۆرتری دەرباز دەکەن لە مەتارەکانە بۆیە تەنانەت لە ئامریکاش مەترسیەوە هەیە ئێران بۆ وێنە تۆمەتبارە بەوەی کە لە ئامریکادا دەستی داوە هەوڵی داوە کە سەفیری عەرەبستان لێرە تێرۆر بکات ئەوە لە کاتێکا بۆ ئەوە بینیمانوە کردەوەی ئێرانمان بینیوە لە نەناو ئەمریکاشدا بەڵام دەمی باسکەم لەگەڵ میوانی خۆمان کە لەسەر باسی سایبەر سوکرتی دەکەین کەمێکی تر بەڵام ئەم شێوەیە کە ئەمریکیەکان و میدیای ئەمریکی باسی توانەکانی ئێران دەکاتن ئایا بەڕاست ئێران ئەو توانایی هەیە یانش گەورەکردنی ئەم توانانە شوەیەکی نەڕاست دەزانین چۆنە بە باوەڕی من ئێران توانایی ئەوەی هەیە کە مەترسی جددی دروست بکات لەسەر ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانانی ئەمریکا و سەربازان و ئەمریکایەکانی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین لە هەر شوێنێکی دنیادان لەبەرەوەی گرنگ ئەوە نییە کە ئێران تا چەند سلاح و چەکی بۆ وێنە یان جەنگەفزاری متەقارنی هەیە ئێران لە ڕێگەی غێرە متەقارنەوە ئیمکانی وی هەیە کە ئەسایمەتریک بێسڵاح هێرشی زۆر بکاتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوین ئیمکانی وی هەیە کە ئامریکایەکان بخاتە مەترسیەوە لەبەرەوەی ئێران لەگەڵ کۆمەڵێک شەبەکیەکی زۆر گەورە لە نان ستیت ئەکتەرەکان ڕوبڕوە کە زۆربەی هەرە زۆریەوانە لە لیستی تێرۆریستیدان حیزب الله بگرێت تەنانەت ئەو پەیوەندیانەی کە ئێران لە ئەفغانستان لەگەڵ القاعدە و تاالبان لە ماوەی ڕابردووە سازی کردوون دەتوانێت بۆ ئەو مەبەستە بەکار بهێنرێن کاکار پرسیاری کۆتایم ئەوەیە بابەتێکە کە نازانم تا چەندی ڕاستەیانە قاسمی سولەیمانی یەکێک لەو کەسانە بوو کە توندڕێ بوو لە ئێران و خاوەندە سەڵات بووە خەڵکانێک لە ناو ئیران دەهانکتە پێیانڕێن نەرم ڕێ کە دانەوێ وتوێژ لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ جیهانە بکەنەوە کرانەوە بەرەو جیهان هەیە تو بڵێ کوشتنی قاسم سولەیمانی هەنگاوێک نەبێ بۆ ئەوەی ئەم لایەنە توندڕەوانە وەکو بڵێ دەسەڵاتیان نەبێت لە ئێراندا ئەو پرسیارێکی زۆر زۆر جوانە کاک دەخیل بە باوەڕی من زۆر کەسن کە وا بیر دەکەنەوە کە ئەمە لەوانەیە منتج بێت بە شتێکی بەو شێوازە ئەمەش لە ڕاستیدا مستەلزمی ئەوەیە ئەوە دەخوازێت کە ئێران
کۆتا بێت بترسێت ئەگەر ئێران کۆت ئێستا تۆپەکە لە زەوی ئێراندایە ئەگەر ئێران ئەو تۆپە لە ڕاستیدا بە شێوازێک یاری بکات کە نیشاندەری ئەوە بێت کە ترساوە بە احتیمالی زۆر جنابەت دەڵێ ئەو لایەنانەی کە لایەنی تونندڕەون لە ناو ئێراندا لاواز ببنەوە بەڵام ئەگەری شتیوا ڕووبدات بەم زویانە ئەو ڕوونادات و بە باوەڕی من ئێستا ئەو شتەی کە لە واقعدا هەیە لە ڕوبەڕووبوونەوەدان کە کارش زۆر سپاس دەستەکان خۆش ئار ساڵح نوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا میوانی کورد کۆنەکشن بوو